ئێستا باشە باڵای بینی قساکەی ئێستاوە سلام علیکم کاکە ماک داگرن لەزەردەوە بە شاشەی کە تەلەڤیزیۆنەکانەوەین موقفی گڵەزەردا جۆزینەوە لا ئێمە هەورە نازانم لە ئیتر حەزم کردەوە بە جەنابتان ڕابگەینەوە وەکو سەرۆکی لێژنەی باڵای بینین ئەگەر ئێوە کەسێک لەم ڕاگەیانکارانە پرسیارێکیان هەبێ وەڵامی بنەوە زۆر ماڵەسا یاسەبەرێکی دوێت هێزدەژنێوە چی بڕێرێکتان داوە بەڵێ بەڵێ زوو باشە بۆی هەورەوە ئێمە مەفروزە لە دوای ئێستەوە چاودێری ماکەین بەشایەتی هەمووتان بەری خۆراوە هەوڵێکی زۆر گرتوێتی وەکو هەمووجاحەکەم لێرەوە بۆ ڕابگەین پێ دەچی ساڵی ئایندا پرۆسەکەمان زیاتر تەرکیزکەین لەسەر بەیانیان چونکە بەیانیان جینگە ساڵفە چڕیەوە زۆرترە جینگە و خۆستا هیچ نیەگەر ئێوە ئامادە بن لە خزمەتتانە بن چونکە بەیانیش چۆنڵێت پاڵپشتی پرۆسەی بینینەکەیە پرۆسەکە بەم شێوەیە بەیانی مانگ بینی ئێوارە نایبینی بەیانی نەیبینی ئێوارەی بینی ئەگەر ئێمە مزداقێتێکمان لە بەیانیە دەستکە وەکوایە لە ئێوارەشە تاوەکەرەکەی لەسەر بۆیە بۆەوەی ئەو بابەتە ڕاستکەینەوە ئەوەش حەزیەت لەدەین بە خەڵکیش بە هەڵە لێمان تێنەگا کە ئێمە ئەچینە ئێرە و مانگ نابینین بەدەست ئێمە نییە و ئێمە ڕاست پێراوین بەڕاستی نەک هاتوین بە زۆر خۆمان بێ بەشتویە پارە لە پای ئەم خۆبەخشانە و وەکو نەرێتیشی ساڵانە بۆ زیندوکردنەوەی کولتوری باپیرەکەمە شێخ حەسەنی گڵەزەردە کە ئێرە شوێنەواری ئەلفوبێی فەلەکناسیە هەر لێرەوە لە ساڵانێکی ڕابردووە هەموو کوردستانیان لەو چاوەڕوانیان ڕزگار کراوە هێشتا ئێمە لە چاوەڕوانیان شانازیەکەن بۆ ڕۆژگارەوە بەکردنەوەی ئاگرێ هەموو کوردستانیان کردوانە بەجێژن و کردیانە وڵای ئەمە پرۆسەیەکی سیادیە کوردستان حەقی نییە بەسەرەوە من لە زمانی لێژنەی باڵاوە یعنی ئێمە خەڵکی ئەو تا ئێوە هاتون واقعەکە جۆزنەوە خەڵکیژە چاودێریەکایتر ڕۆژی ئەوە نییە پاڵێ بە پشتی وڵاتێکەوە ئەوانیش پیان خۆش نیە و پیانیش ناخۆش نییە چونکە شانازیە بۆ ئێمە کە هیچ نەبێ شتێک لە دەستی خۆمانەبێەوە ئەمە قسەی منیش نیە پرۆسەیەکی سیادیە نەگەر سیادی نەبووە بە دڵنیاییەوە مانمان ببینایە لە زمانی ئێمە کرا بەجێشت بە دڵنیا بەس ئێمە لەبەر چای ئێمە